ئەم خێزانانەی کە لە بنارە وشک و ڕق و تەقەکەی چیای پەڵکانەدا ژیانێکی سەختی بێخزمەتگوزاری بەڕێ دەکەن. لە بنەڕەتدا خەڵکی ناحیەی سلێمانبەگی پارێزگای سەلاحەددینن کە ناحیەکەیان تەنها کیلۆمەترێک لێیانەوە دوورە و 3 ساڵیشە لەلایەن حەشدی شەعبیەوە ڕزگار کراوە، بەڵام ڕێگەی گەڕانەوەیان بۆ ناحیەکەیان پێنادرێت. احنا صارنا نازحين 3 سنوات. ئێمە 3 ساڵە ئاوارەین دەمانێت بگەڕینەوە بۆ سەماڵ و حاڵی خۆمان. حەشدی شەعبی ڕێگرن لە گەڕانەوەی خەڵکەکە بەڕێگەی جیاواز هەوڵمان داوە. ئێمە ئێستا وەکو ئاوارە نە ئاوی خواردن و کارەبا و قوتابخانە و نەخۆشخانەمان نییە. تا کفری دەتوانین بڕۆین. لە ماوەی ڕابردوو کوڕەمامێکم بە تراکتۆرەکەی پەڕیەوە ئەو بەری شەقامەکە جەماعەتی حەشد کوشتیان. ناحیەی سلێمانبەگ لە ئێستادا کراوەتە ناوچەیەکی سەربازی داخرا و جگە لە هێزەکانی حەشدی شەعبی هیچ ماڵێکی تێدا نییە. دانیشتوانەکەشی کە ژمارەیان 12,000 خێزان دەبێت، بەشێکیان لە کەرکووک و خوڕماتوو و بەشەکەی تریان لە کەژوکێوەکانی ژێر دەسەڵاتی پێشمەرگە ژیانێکی سەختی بێئاو و کارەبا و خزمەتگوزاری بەسەر دەبن. وهاي احنا هاي وضعيتنا ولا مي هنا عندنا لا خدمات اي خدمات ما عندنا احنا هنا. ئەوە بارودۆخەکەیە نە ئاو نە کارەبا نە هیچ خزمەتگوزارێک هەیە. 3 ساڵە لێرەین گاڵتەمان پێ دەکەن. دەڵێن ئەمڕۆ دەتانجێڕینەوە یان ساڵێکی دیکە. خەڵک دەڵێن پارێزگا یان هەر لایەنێکی دیکە کارەکەی وەستاندووە. ئێمە نازانین ئەم گەمەیە چۆنە. نازانم ئێمەیان بۆ لێرە گل داوەتەوە. بەڵکەم خەڵک گوێ لە دەنگمان بێت بمانجێڕنەوە بۆ ناحیەی سەلمانبەگ. ڕێگەنەدان بە گەڕانەوەی دانیشتوانی سلێمانبەگ پەیوەندی بە ململانەی مەزهەبیەوە هەیە. بەو پێی لە ڕابردوودا گروپە چەکدارەکان پێگەیان بەهێز بووە تێیدا و ئەم ناحیەیە هەمیشە جێی مەترسی بووە بۆ سەر ناحیەی ئامرلی شیعانیشینی تەنیشتیان. هەرچەندە عەلی حسێنی وتەبێژی حەشدی شەعبی لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ دەنگی ئەمریکا هۆکاری ئاوەدان نەکردنەوەی سلێمانبەگی بۆ بوونی داعش و کێشەی ئەمنی گێڕایەوە. هەوڵمان داوە هەم لە ڕێگای حکوومەتی پارێزگای سەلاحەددینەوە لەگەڵ حکوومەتی ناوەندا ئێمە لەگەڵ هەموو ڕێکخراوە مەدەنیەکان لەگەڵ UN هەوڵمان داوە کە سلێمان بکرێتەوە. بەڕاستی کلیلی چارەسەری زۆربەی کێشەکان لە گەڕانەوەی خەڵکی سلێمانبەگە دوایەوە بۆ ینی خەڵکی سلێمانبەگ نزیکەی 10,000 ماڵ ئەبێ ناوەندی ناحیەکە تا ئێستاکە ئاوارن بەو کەژوچێ و لەو هەیکەل و بینایانە ژیانێکی زۆر خراپ بەسەرە بن. بەڕاستی ئەمە ئەرکی حکوومەتی ناوەندە وزارەتی کۆچ و کۆچبەران ئەبێ ئەگەر ئەوان پێیان ناکرێ ئەبێ UN لەم پرسانە بێتە دەنگوە بێدەنگ نەبێت بۆ نەگەڕێتەوە. دانیشتوانی سلێمانبەگ لە ئێستادا سەرجەمیان لەو ناوچانە ژیان بەسەر دەبن کە پێشمەرگە تێیاندا باڵادەستە و وەک خۆیان دەڵێن ناوێرن هاتوچۆی ناوچەکانی ژێر دەسەڵاتی حەشدی شەعبی بکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.